پارلەمانی کوردستان بە خراپترین دۆخدا تێدەپەڕێت و ئەرکەکانی خۆی جێبەجێ ناکات. بە پێیپەیڕەوی ناوخۆ پەرلەمانی کوردستان سێ ئەرکی سەرەکی هەیە: یاسادانان، چاودێری و لێپرسینەوە، پەسەندکردنی بودجەی گشتی، بەڵام نەیتوانیوە ئەو ئەرکانە جێبەجێ بکات. خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە دوای ساڵێک و یەک مانگ لە دەست بەکاربوونی لە بواری یاسادانان کەمترین یاسای پەسەند کردووە و هەموار کردوێتەوە. خولەکە لە ماوەی کارکردنیدا 2 یاسای پەسەند کردووە، ئەوانیش یاسای کاراکردنەوەی دامەزراوەیی سەرۆکایەتی هەرێم و یاسای بەخاوەنکردنی زەویە زیادەڕۆکان. لە هەمان کاتیشدا یاسای ئەنجومەنی پارێزگاکانی هەموار کردوێتەوە. هاوکات لە بواری چاودێریکردنی حکوومەت خولی ئەم جارە تاوەکو ئێستا نەیتوانیوە لێپرسینەوە لە بەرپرسانی حکوومەت بکات و لە سەرکێشەی موزە و کارەبا و ناشەفافێتی نەوت هیچ دانیشتێکی ئەنجام نەداوە. بەشێکیش لە پەرلەمانتاران باز لەوە دەکەن پەرلەمان کەوتۆتە ژێر کاریگەری حکوومەتەوە و ناتوانێت پرۆسەی چاودێری ئەنجام بدات. سەرۆکایەتی پەرلەمانیش لە بری بانگێشکردنی حکوومەت بۆ پەرلەمان لە بینای ئەنجومەنی وەزیران لەگەڵ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کۆبوونەوە. لەلایەکی ترەوە لە بواری پەسەندکردنی بودجەدا پەرلەمان شکستی هێناوە و ماوەی 6 ساڵە حکوومەتی هەرێم پرۆژە یاسای بودجەی بۆ پەرلەمان نەناردووە و لە دەرەوەی یاسا بودجە خرج دەکات. لەگەڵ ئەوەشدا پەرلەمانی کوردستان ئاگای لە داهاتی نەوت و خاڵە سنووریەکان و ناوخۆ نییە و هیچ فشارێکی بۆ شەفافکردنیان نەگرتوەتە بەر. با بڕوای چاودێران دوای ئەوەی پەرلەمانی کوردستان لە خولی ڕابردوودا دەستی بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم برد، لەو کاتەوە تاوەکو ئێستا کار لەسەر لاوازکردن و بێهێزکردنی پەرلەمان دەکرێت.